لەسەر زەویدا و لە ئاسمانەکاندا هەرچی مەخلوقات هەیە هەرچی یەکەن بە ئاشکرا و بەنهێنی خوای پەروەردگار قائم عەلەیه خوای پەروەردگار بە ئاگایە لێی ئاگای لە هەموو مەخلوقاتە دەی خوایەکی وا عەظیم هەیە خوایەکی وا گەورە هەیە بۆچی سەرفی عیبادەتەکە دەکەی بۆ غەیری خوا بۆیە لە پاشاندا فەرمێ وەجەعەلوا لله شوڕەکا شەریکیان بۆ خوا قەراردە ئەو خوا عەظیمە هەیە کە هەرچی کردەوەیەکە کەی خوای پەروەردگار بە ئاگایە لێی بە چاک و بەخراپ وەکو حەدیثە قودسیەکە فەرمێ لو أن أولكم وآخركم وإنسكم وجنكم قاموا في صعيد واحد فسألوني فأعطيت كل واحد مسألته ما نقص ذلك مما عندي يا من ملكي شيئا خدا فرمي أي بني آدم أقر بيتو أولتان هتاوكو آخرتان يعني اللي يكن بشر كآدم هتا قيامت بسر آخر كسهلسي أو هم مخلوقات هزارها صال هم مخلوقات بوسي بإنسان وبجنتان جن رنگ لئيمة زياتر بيه هموتان بوسن ليك صحرايكا ليك شونيكا هر يكيو داوای شتێ بکا لە خوای پەروەردگار هەر یەکیو شتێکی گەرەک بێ لە خوا هەر یەکیو بە زبانێک خوای پەروەردگار وڵامی هەموویە داتەوە و جوابی هەموویە داتەوە دەی ئەو قەبرەی تۆ ئەیپەرستی ئەو شەخسەی تۆ ئەیپەرستی ئەو بەردەی تۆ ئەیپەرستی ئەو مەحاجەرەی تۆ ئەیپەرستی ئەو مەلایکەی تۆ ئەیپەرستی ئەو پیاوچاکەی کە تۆ ئەیپەرستی ئەو پێغەمبەرەی کە تۆ ئەیپەرستی خۆ چوار کەس لە دیاری قسەیە بکە ئەلێ واشکە کاکە سەرم بێت تێک مەدەن یەکەیەکە قسەم بۆ بکەن هەر بە زونیەتی ناتوانە جوابتان بداتەوە کامە زۆر پیاوچاکەیەوە بە پیاوچاکی دانن با پێنج کەس بچێتە لای هەر یەکی بە زبانێک یەکێ بە هەندی یەکێ بە تورکی یەکێ بە کوردی یەکێ بە عەرەبی یەکێ بە فەڕەنسی هەر پێنجیانش پێکەوە قسە بکەن لەگەڵ لێی تێکەچێ جواب چی بداتەوە ئەسڵەن لێت تێناگا ئەسڵەن لێت کەیشی عەبدولقادری گەیلانی ڕەحمەتی خوای لێ بێ نەیزانێ فەڕەنسی بخوێنێتەوە نەیزانێ ئینگلیزی چییە نەیزانێ یابانی چییە نەیزانی ئەمریکیە زبانی نەزانیوە ئیستا خەڵک لە هیندستانەوە بانگیەکە لە ئێران بانگیەکە لە کوردستان بانگیەکە لە کێو بانگیەکە لەوە بەریەشی عەبدولقادر گەیلانی ڕەحمەتی خوای لێ بێ نەیوتە شتی وان بۆ بکەن هەر لە حەیاتە ئەگەر پێش کەس قسەی لەگەڵا بکە هەرێکی بە زبانێک وەڵێ کاکە وەڵی لێتان تێناکەم یەکەیەکە پرسیارم لێ بکەن ئەسڵەن زبانەکەی تۆ نازانم بە کوردی بێ پێم بڵێ یا بە عەرەبی لێی تێکەچێ ئەوە وەکو خوا وایە بۆ وازدە خوا عەزیمە دێنن بۆ وازدە خوا عەزیمە دێنن ئەڕۆن هاوارەکەنە دار و بەرد و قەبر و ئەمەکە و ئەوەکە وەکو یەک نییە براکانم ئینسان تەواوی عەقلی لەدەستەدا کاتێ سەرفی عیبادەتی خۆیەکا بۆ غەیری خوا ڕکوع ئەبا بۆ قەبرێ سوجدە ئەبا بۆ بەردێ هەنا ئەبا بۆ شتێک سوێن ئەخوا بە شتێک لە شتێکە پاڕێتەوە داوای شیفای لێکە حەیوانی بۆ سەرە بڕێ ئەوە نابێ نا ئەوە ئەو خوا عەزیمەیەکەوە قائم على كل نفس هەرچی مەخلوقاتێ خوای پەروەردگار بە ئاگایە لێی ئەوان شەریکیان بۆ خوا قەراردە وتیان کاکەم بتانە خۆی وەختی خۆی پیاوچاک بوونە حاڵی هەندێک لە موسڵمانەکانی ئێمە ئەمانە پیاوچاکن ئەمانە دەم و نفوسیان پاکن ئێمە دەنگمان ناگەێتە خوا خوا فەرمێ هەرچی لە کەونا هەیە لە باش و خراپ من نەزانم چیەکە و چی ناکە بەڵام ئەمەڵێ دەنگمان ناگاتە خواچین ئەمە لە خوا نێزگمان نەکاتەوە ئەوە شەریک بۆ خوا قەراردانە ئەو واسطەیە شەریک بۆ خوا قەراردانە تۆ لە شەئنی حەق تەعالا کەمەکەی یعنی خوا گوێی لێت نییە خوا دەنگت نابیستێ خوا هاوارەکەت نابیستێ ئەممەن یوجیب المضطر ئیذا دعا ئەممەن کێیە لە کاتی سەغڵەتیە هاواری پێ بکەی جواب دەداتەوە کێیە ئەممەن یوجیب المضطر ئیذا دعا ويكشف السوء قل سموهم أي پیغمبر عليه الصلاة والسلام ده پیان بڵێ ناویان بنا ئەوانی کە ئێوە لە غەیری خوای پەرستن أم تنبئونه بما لا يعلم في الأرض أم بظاهر من القول يا خبر دنا خوا أرن خوا بآقايا لوي أما كشريكي خوايا خوا شريكي نية يا بنهيني يا بأشكراي خبر دنا خوا بل خدا فرمي بل زين للذين كفروا مكرهم وصدوا يا وصدوا هرسو قراءتك هاتو لا قراءاتا وصدوا عن السبيل ومن يضلل الله فما له من هاد كسك ختم بدري لسر دلي شاوي حق نبيني ودلي حق نبي سي او كورة باشاوشي او نقوي بيت كورة حق نبي سي كسي خواه هدايتي ندا استفادي نية
هەموو قورآانی بەسەر بخوێنە ئیستیفادەی نییە هەرچی حەدیثێ بەسەر بخوێنە چکە بۆ ختمی لێ دراوە تەواو ئەو دڵی متعلقە بە شتێکی ترەوە خدا فەرمێ لەهم عەذاب في الحياة الدنيا هەر لە دنیادا عەذابیانەیە لە ناوەچن بەدەست مسلمانان ولعذاب الآخرة أشق وما لهم من الله من واق عذاب قيامة هرسرة خۆ کەسێکش نییە لە قیامەت ڕزگاریان بکا و نەجاتیان بدا کەسێکش نییە ئەمە حاڵی ئینسانی مشریکە لە دنیادا سەرشۆڕ و عەذاب ئەدرێ و لە ڕۆژی قیامەتە عەذابی تون و تیشتر چاوەڕێیەکە